ڕاگەاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی پەرستوو ئەحمەدی و ئاوازی ئازادی و ڕزگاری لە مەشروتەوە تا ئێستا. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی بە پێشەنگایەتی ژنانی بوێری ئێران ڕێک لە کاتێکدا کە دەسەڵات بەهۆی شکستەکانی لە سیاسەتی دەرەوە و بەرەو پێشبردنی یاسای حیجاب و عیفاف تووشی داماوی و سەر لە شێواوی بووە، زەبرێکی کاریگەری دیکەی لە پێک هاتەی دەسەڵاتە لەرزۆکەکەیدا. ئەمجارەیان ئەوە پەرستوو ئەحمەدی بوو کە 100 ساڵ دوای قەمەرولمولوک وەزیری کە یەکەمین کۆنسرتی ڕاستەوخۆی ساڵی 1303 لە گراند هۆتێلی تاران بەبێ حیجابی ئیسلامی بەڕێوەبرد، کۆنسێرتە ئانلاینەکەی ڕۆژی 21 سەرماوەزی 1403 لە کاروانسرا هێنایە سەر شانۆ و ملیۆنان کەس لە خەڵکی ئێران و جیهانی سەرسام کرد. هەڵبژاردننی بە ئەنقەستی کاروانسرا نیشانەی هەنگاونانی شکۆداری ژنانە بەرەو ئاسۆی ڕزگاری. کۆنسرتێک لە جەرگەی ئێرانی ڕاپەڕیودا کە ژنێکی لاو بە قژێکی پەریشان و جلێکی درێژی ڕەشەوە گۆرانی لە خوێنی گەنجانی نیشتمانی دوای شۆڕشی مەشروتە و ماچمپکەی دوای کودتا ئیمپریالیستیەکەی 28 خەرمانانی 1332 دەڵێتەوە، بە نمایشە ناوازەکەی خۆی بربەستی 45 ساڵی ڕابردووی تێکشکاند و کۆنسرتێکی ڕاستەقینەی هێنایە سەرشانۆ. ئەمە کۆنسرتێکی گریمانەی نەبوو، بەڵکو واقعی ترین و بوێرانەترین کۆنسرتێک بوو کە لە ماوەی چەند دەهەی ڕابردوودا بەڕێوە چووە و زایەڵەی لە سەر تاسەری ئێران دەنگی دایەوە و سەرجەم دانیشتوانی ئێران ستایشیان کرد. ئەم کۆنسرتە واقعیە نمایشێکی سەرسوڕهێنەر و بەهێزی ئاوێتەیەک لە خەون و ئارەزوو بێباکی ژنی لاوی ئەمڕۆی ئێرانی پیشاندا و وەک تیرێک دڵی کۆنەپەرستانی پێکا. ئەو لەم کۆنسرتە سەرسوڕهێنەرێدا چەند گۆرانیەکی بە تێکستی عارف قەزوێنی، ئەبولقاسم لاهوتی، حەیدەر ڕقابی، مهدی ئێخوان سالس، هوشەنگ ئێبتهاج و چەند گۆرانی کۆنی ناسراوی پێشکەش کرد و نەریتی ڕووناکبیران و خەباتگێڕانی چەپ و دیموکراتیکی 100 ساڵی ڕابردووی بەرزڕاگرت. داهێنانی بوێرانە و جێستایشی پەرستوو ئەحمەدی و هاوڕێیانی وەفاداری لە بواری موسیقادا درێژەی هەوڵی جێستایشی ژنانی گۆرانی بێژی ئێرانە لە سەردەمی مەشروتەوە تا ئێستا لەوانە قەمەرولمولوک وەزیری، ملوک زەرابی، ئێران ئەلدەولە، ڕۆح ئەنگیز و زۆرێک لە پێشەنگان و ژنانی گۆرانی بێژی دیکەی ئێرانە کە سەرڕای دژایەتی کۆنەپەرستانی ئاینی بوێرانە بەرگریان لە مافی گۆرانی وتنی ژنان کردووە. ئەم کۆنسرتە بوێرانە بەبێ ڕەچاوکردنی حیجابی ئیجباری لە مەیدانی خەبات لە پێناو ئازادی جلوبەرگدا درێژە پێدەری خەباتی ژنانی ئێرانی لە دژی سوکایەتیکردن بە ژنانی ئێرانی کە ئاڵاکەی لەلایەن تاهێرە قەرەئەلعینەوە هەڵکراو لەگەڵ خەبات و تێکۆشانی ژنان لە دژی یاسا و ڕێسا ئیسلامیەکانی دوای شۆڕش لێک هەڵپێکراو. لە جەرگەی ئەو خەباتەدا ژنانێکی پێشەنگی وەک ویدام موحەد، سارینا ئیسماعیلزادە، نیکا شاکەرەمی، سەحەر خودایاری، زارا ئیسماعیلی، سپیدە ڕەشنۆ و ئاهوو دەریایی بە کۆمەڵگا ناساندووە. ئەم پێشەنگایەتی ژنان لە بزوتنەوەی یەکسانی خوازانە و خەبات لە پێناو نەهێشتنی هەڵاواردنی فرەڕەهەندە و ئاپارتایدی جەندەری جێگیر لە یاسای چەقبەستووی شەریعەت و پیا و سالاری گیان سەختدا ئێستا بۆتە هۆی سەرسامی و جێستایشی سەرجەم ژنان و پیاوانی وڵات و هەموو بنەماڵەکانی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە و بزوتنەوەی شکۆداری ژنانی وڵاتی لەگەڵ بزوتنەوە داواکاری تەوەر و یەکسانی خوازەکان بەیەکەوە گرێداوە. ئەم نیشانە درەوشاوانە لە نافەرمانی مەدەنی ژنانی بوێری ئێران هاوکات لەگەڵ نافەرمانی مەدەنی و خۆڕاگری ئەو هونەرمەندە ناودارانەی کە گرێبەستە ملیار دۆلاریەکانیان خستۆتە لاوە، حیجابی ئیجباریان توور هەڵداوە و لە ڕیزی جەماوەری خەڵکدا وەستاون، نیشانەی توانایی بێ ئەو پەڕی ژنانی ئێرانە
بۆ بنیاتنانی ئێرانی سبەینەی بە دوور لە ئیجبار و هەڵاواردن. ئێرانێکی کە مافی یەکسانی هاوڵاتی بوون بۆ هەمووان بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، نەتەوە، زمان، ئاین و فەرهەنگ تێیدا بە فەرمی ناسرابێت. ئەم نمونە درەوشاوانەی نافەرمانی مەدەنی کە سنوورەکانی بوێری و چاونەترسی گۆڕیوە لە بارودۆخێکدا ڕوودەدەن کە شاهدی تند و تیشترین سیاسەتی سەرکوتگەرانەی دام و دەستگا ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیمی ئیسلامی. پەروەندەسازی، بانکێشکردنی بەربڵاو، زیندانیکردن، پەرەسەندنی گوشار بۆ سەر زیندانیانی سیاسی و بەتایبەتی زیندانیانی سیاسی ژن و پەرەسەندنی گوشارەکان بۆ سەر بنەماڵە و کەسوکاری کەسانی ناڕازی، هەمووی ئەمانە بە ئامانجی پێکهێنانی کەشی ترس و تۆقاندن لە ناو خەڵکدا و بە تایبەتی ژنانی بوێری وڵات بەڕێوە دەچێت کە بە تەواوی پوچەڵ کراوەتەوە و کاریگەری خۆیان لەدەستداوە. هێزی ژنانی ئێران بەسەر هێزی سەرکوتی دەسەڵاتی ئاینی و ستەم و سەرەڕۆیی فاشیستیدا سەرکەوتووە. ئەمە بەڕوونی لە کردەوەی بوێرانە و جێستایشی پەرستوو ئەحمەدی و هاوهونەرمەندانی هاوڕێیدا بەرچاو دەکەوێت. ئەوان سبەی ڕۆژی ئێرانێکی ئازاد، سێکۆلار، دموکراتیک و بە دوور لە ستەم و هەڵاواردن وێنا دەکەن. بێگومان ئەم خەون و خولیا بوێرانە لەلایەن کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە وەدیدێن و دەبن بە واقعەیەکی جوان و شیرین. بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەنگاوێکی گەورەی دیکەی بەرەو پێشەوە هەڵگرت و دەسەڵاتی کۆنەپەرستی ناچار بە پاشەکشە کرد. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران یەکشەممە 25 سەرماوەزی 1403 15 دەسامبری 2024